عراق دەبێت کە بێگومان سەردانی گرنگ و بەرهەمدار دەبن بۆ هەرێمی کوردستان. لەسەرم بابەتە وا گرنگی سەردانەکەی سەرۆک بارزانی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕابێژکار لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر بەڕێزی، زۆر سپاس. دوای 6 ساڵ سەرۆک بارزانی سەردانی بەغدا دەکات بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا گرنگی سەردانە چۆن دەبینن بۆچی لەم کاتەدا ئەم سەردانە ئەنجام دەدرێت؟ ئەم سەردانەی جەنابی سەرۆک بۆ بەغدا گرنگی خۆی هەیە لە کاتێکە کە عێراق هەڕەشەی لەسەر چ لەسەر ئاستی هەرێمی چ لەسەر ئاستی نێودەوڵەتی لە هەمان کاتیشە لە ناو خۆی عێراقا کەلێن هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان کە پێویستە جەنابی سەرۆک کە وەکو هەمیشە کاری کردو بۆ چارەسەری کێشەکان و کێشەکانش زۆربەی کە بە فیلتەری جەنابی سەرۆک و بە بارگای بەرزانیە تێپەڕێبێتن چارەسەریان بۆ دۆزراوەتەوە. ئەو گرنگیەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لەگەڵ عێراقا لە ناو کۆمەڵێک کێشەی هەڵپەسێردرا و ئاڵۆزدا هەین کە چارەسەر نەکراوە. کۆمەڵێک گرفت هەبووە کە کەڵەکە بووە لە 20 ساڵی ڕابردووە تا ئێستا پێویستە تاوتوێ بکرێن و ئەمانە هەرێمی کوردستان وەکو قەوارەیەکی دەستوری خۆی بە هاوبەشی ڕاستەقینە دەزانێت لەگەڵ عێراقا عێراق ئەو هاوبەشیەی بەو شێوەیە کە هەرێمی کوردستان پێی باشە لە بەرچاو دەگرێت. ئەمانە هەمووی بابەتێکن کە جەنابی سەرۆک لەم سەردانەیە لەوێ تاوتۆی دەکات کەواتە ئەجندای جەنابی سەرۆکە سەردانی بەغدای کردووە پڕە و گرنگە و سەرەکین بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقش باشە. چاڕۆن دەکرێت کە لە دوایم سەردانە پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا بچێتە خۆناغێکی نوێەوە لە یەک نزیک بوونەوەی زیاتر لەم پەیوەندیانەدا ببینرێت و لە چه بوارێکدا خۆی ئەوەی ڕاستی بێن لەسەر ئاستی حکوومەت لەگەڵ حکوومەتە لە پەیوەندێکی باشین لەگەڵ بەغدای، بەڵام ئەوەی کە گرفتە لە ناو خودی عێراقات لایەنەکان زۆرن چەندین هێزی هاوتەریب هەیە کە گرفت بۆ حکوومەتی عێراق و بۆ هەرێمی کوردستانش دروست دەکەن. پێویستە ئەم سەردانەی جەنابی سەرۆک کە ئەنجامی ئەدا ئەمڕۆ لەگەڵ ئەو لایەنانەی کە کۆ دەبێتەوە لایەنی سەرەکین لە دامەزراندنی هاوپەیمانێتی ئیدارەی دەوڵەت و لەگەڵ ئیدارەی دەوڵەتە کۆمەڵێک خاڵی ڕێکەوتن هەبووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بۆ ئەوەی کە عێراق بە باشترین شێوە بەڕێوە بچێت. عێراق ئەمڕۆ خۆتان دەزانن لە ناو کۆمەڵێک زەلکاوەیە کە پەیوەست بێ بە داراییەوە چ پەیوەست بێ بە قەیرانی ناوخۆییەوە سیاسیەوە و لەسەر ئاستی هەرێمیش کێشە هەیە کە دەستێوەردان هەیە ئەمانە دەبێ هەمووی تاوتوێ بکرێت و لەناو ئەم هاوکێشەیەدا جەنابی سەرۆک ئەتوانێت پێشنیاری زیاتری ئەوە بکات کە چۆن بتوانین پێکەوە کارکردنمان لەسەر ئەساسی ئەوە بێت کە لە پێشە سەقامگیری بۆ عێراق ئاسایش بۆ عێراق و لە هەمان کاتیشە هاوبەشیەکی گرنگ. ئەمڕۆ خۆتان دەزانن لە ناو کۆمەڵێک لە دۆسیەکانە دەبینن لایەن هەیە لە عێراقا پەراوێز خراوە. بۆ نمونە سونەکان تا ئێستا پۆستی سەرۆکی پەرلەمانیان بۆ یەکلا نەکراوەتەوە. تا ئێستا و کێشانەی کە هەڵپەسێردراون وەکو باسم کرد چ پەیوەستە بە شنگالەوە چ پەیوەستە بە مادەی 140ەوە چ پەیوەستە بە لایەنی دارایی و ئابووری کە پەیوەستە بە ئەوەی کە لە بودجەیە مەسەن دیاری کراوە گرفت و تەگەرا خرێتە سەری بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان دووچاری قەیران بکرێت. جەنابی سەرۆک ئەم بابەتانە هەمووی تاوتوێ دەکات و لەگەڵ گەورە بەرپرسان قسەی لەسەر دەکات. باشە دکتۆر سامان، ڕۆڵی سەرۆک بارزانی و ئەم سەردانە لەم کاتەدا چ کاریگەریەکی لەسەر چارەسەرکردنی پرسە ناوخۆیەکان لە عێراق دەبێت؟ بۆ نمونە ئەو کاتێک کە کێشەی نۆماڵیشی ئەقوڵتر بوو لە پرسی پێکەنانی حکوومەتی لەم دوایانەی عێراقدا کێشەکان لە هەولێر و لای سەرۆک بارزانی چارەسەرکران، ئەوان چۆن دەڕوان ڕۆڵی سەرۆک بارزانی لە چارەسەری کێشەکانی نێوماڵی خۆیان؟ بە دڵنیاییەوە سەرجەم ئەو لایەنانەی کە ئەمڕۆ لە عێراقا ڕۆڵی کارە دەگیڕن جەنابی سەرۆک بارزانی بە کلیلی چارەسەری هەموو کێشەکانی عێراق دەبینن و لە هەمان کاتیشە خودی جەنابی سەرۆک بەخۆی ئەو پێگەیە و ئەو ئەزمونەی کە هەیەی لە سەر ئاستی عێراق لە سەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی نێودەوڵەتی دەتوانێت بەردەوام ڕۆڵ بجێڕێ بۆ دۆزینەوەی چارەسەر و نزیکردنەوەی لایەنەکان بۆ ئەوەی کە عێراق بەرەو ڕێک بڕوا کە هەڵەکانی ڕابردوو دووبارە نەکرێنەوە. ئێمە لە دوجاردا پێویستە هاوبەشی هەبێت، سازان هەبێت و هاوسەنگی هەبێت لە نێوان هەرێم و عێراقا. ناکرێتەوە هەوڵی ئەوە بدەیت کە بڵێ ئێمە دەستورێکمان هەیە و ئەمە ئێمە یەکەوە گرێ دەدا لە لایەکی ترشەوە کار بۆ ئەوە بکەیت کە مافەکانی هەرێمی کوردستان پێشێل بکەیت. ئەمە لە ڕابردووە ئەنجام درراوە و نابێت دووبارە بێتەوە. من پێم وایە هەرێمی جەنابی سەرۆک
کۆمەڵێک دۆسیایی گرنگ هەیە کە گەرمن لەگەڵیانە تاوتێ دەکا و لە هەمان کاتیش ئەو دۆسیانەی کە هەن خۆتان دەزانن کە بابەتی یاسای نەوت و گازە دەبێت چارەسەر بکرێت کێشەی پارێزگاری کەرکووکە دەبێت لای بکرێتەوە ئەو کودەتایی بۆ نمونە لە ماوەی لە مووسڵ با بڵێن لە نینەوە ئەنجام درا بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان دەبێت فۆکوس بخرێتە سەری و تاوتێ بکرێت و ئەمانە هەموو ئەمانە گرنگی خۆیان هەیە و جەنابی سەرۆک پێم وایە ئەجندەکەی کراوەیە و دەتوانێت لەسەر ئەو بابەتانە هەمووی قسە بکات و ڕێگاچارەیان پێشنیار باش هەموو کاتێ دیدگای سەرکردایەتی هەرێمی کوردستان بەنسبەت پرسەکانەوە لە چەند پرسێکی بچووک نەبووتەوەواتە دیدگایکی بەرفراوانتری هەبووە بۆ نمونە چارەسەرکردنی مافە سەرەتاییەکانی کورد و هەروەها پرسە یاسایی و دەستوریەکان حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لە 2 ساڵ نزیک دەبێتەوە بۆی کە ئیتر بتوانێت چارەسەر ئەم کێشانە بکات ڕۆڵی سەرۆک بارزانی وە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا تا چەندە کاریگەری لەسەر چارەسەرکردنی ڕیشتەی ئەو کێشانە دەبێت خۆی ئەم سەردانەی جەنابی سەرۆک لەسەر پێشنیاری سەرۆکی حکوومەت محەممەد شیع سوودانی بووە لە هەمان کاتە جەنابی سەرۆک کۆبوونەوەی خۆی ئەنجام دەدات لەگەڵ لایەنە گرنگەکانی وەکو عەمار حەکیمە مالیکیە هادی عامریە و عەبادیە ئەمانە هەموو دیدار و کۆبوونەوەی لەگەڵیان دەبێت و کاتی خۆشی جەنابی سەرۆک لە کێشەکانی کە وجودی هەبووە دەست پێشخەری کردووە بۆ نمونە لە 2010 لە پێکهێنانی حکوومەتەکانی پێشووترش ئەمڕۆ وەکو خۆتان دەزانن قەیرانەکان لە عێراقا لەسەر لێواری تەقینەوەیە عێراق دەبێ بڕیار بدا بۆ ئەوەی کە من ئەمەوێ عێراقێک بنیاد بنەم کە دیموکراتی بێ فرەیی تا بێت و ڕەچاوی با بڵێن لایەنەکان بکرێت کە ئەم پێکەوە عێراق بەرەو پێشەوە دەبن یاخۆت هەوڵی ئەوە دەدەن کە با بڵێن لایەنێکی تر بگرنە بەر کە تێکدانی عێراق و ناسەقامگیری دروست بێت و ئەوە بێت کە پەرتەوازەی دروست بێت من پێم وایە جەنابی سەرۆک هەر لە ڕابردووشە پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەری زۆری کردووە بۆ ئەوەی کە عێراق بەرەو ڕاستەڕەیەک بڕوە بۆ ئەمڕۆ لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی خۆتان دەزانن هەڕەشە هەیە لەسەر چەند لایەنێک لە عێراقە کە ئەمڕۆ دەستێوەردانەکەن لە کاروباری وڵاتانی تر ینی مەبەستیانە جەنگی هەرێمی ئەنجام بدەن لەگەڵ وڵاتانی تر و ئەمانە کە عێراق بەشێک نییە لەو کێشانەی کە هەیە لەسەر ئاستی هەرێمی بۆیە ئەو دیدارانەی کە جەنابی سەرۆک لەوێ ئەنجامی دەدا لە بەغداد ڕۆڵی خۆی دەبێت و کاریگەری خۆشی دەبێت و لایەنەکان دەبێت بێنە سەر ئەو قەناعەتەی کە جەنابی سەرۆک پێشنیاری بۆ ئاشتیە بۆ سەقامگیریە بۆ ئاسایشی عێراق و هەرێمی کوردستان کەواتە هەرێمی کوردستان توانیوتی بە شێوازێکی حەکیمانە ئەڵتەرناتیڤی دیالۆگ و گفتوگۆ و دانوستان لە بڕی ئەو کێشمەکێشانە بەکار بهێنێت بۆ چارەسەرکردنی کێشەکان هەنگاوەکان تا چەندە لەم بارە بەرەو پێش چوونە بەدڵنیاییەوە جەنابی سەرۆک هەمیشە لەگەڵ دیالۆگ بووە لەگەڵ ئەوە بووە کە کێشەکان بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێ هەوڵ نەدرێت با بڵێن عێراقی لەگەڵ عێراقی بکەوێتە جەنگ و هەوڵ نەدرێت عێراقی گرفتێک بۆ لایەنی تر دروست بکات و لەسەر ئاستی هەرێمیش هەوڵی ئەوە بدرێت کە پەیوەندیەکی دۆستانە هەبێت و ڕێز لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بنەماکانی مافی مرۆڤ و کۆمەڵێک بابەتی تر هەیە بگیرێت و ئەمایی کە جەنابی سەرۆک هەوڵی بۆ دەدات ئەوەیە کە لە ڕاستیە عێراق بەرەو سەقامگیری بڕوات ئایجینا خۆتان دەزانن عێراق خۆی لەسەر دووڕیانێک دەبینێتەوە یا ئەوەیە کە تۆ پێشنیارەکانی جەنابی سەرۆک قبول دەکەیت و ئەچیتە سەر ئەو وارەی کە تۆ لە ناو هاوکێشە نێودەوڵەتیەکانە ڕێزت دەگیری یاخۆت ئەوەیە کە تۆ پراوێز دەخرێت و دەگەڕێتەوە سەردەمی سزاکانی کە بەسەر عێراقا سەپێنرا بوو دەگەڕێتەوە سەردەمی ئەوەی کە جەنگی ناوخۆ لە عێراقا دروستە بێت و ئەمەش بە دڵنیاییەوە بۆ گەلی عێراق و بۆ گەلی کوردستان زۆر باشە لەم کاتەدا کە بەڕێزیش تاماژەت پێکرد کاتێکی هەستیارە بە تایبەتی و گۆڕانکاری سیاسیانەی کە لە ناوچەکەدا ڕوویدا گوشارێکی زۆری نێودەوڵەتی و هەرێمی لەسەر عێراقیە کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەم سەردان و گفتوگۆیانە تا چەندە کاریگەر دەبێت لەسەر ڕەوانەوەی ئەو تەمومژە یا ئەو بارودۆخە سیاسی تەمومژاویەی کە عێراقی گرتۆ کاریگەریەکانی لە هەرێمی کوردستانیشەوە دیارە خۆی ئەم سەردانەی جەنابی سەرۆک بۆ ئەو مەبەستەیە کە بەلایەنەکان بڵێت ئێمە لە دۆخێکی هەستیارین و عێراق لە ناو کەوانەیەکە کە پێی دەوترێت کەوانەی قەیرانەکان و عێراق ئەمڕۆ ئەگەر بێت و بەخۆیان نەگات دووچاری گرفتی زۆر گەورە دەبێت لە لایەکی ترشەوە جەنابی سەرۆک باس لەوە دەکات کە دەبێت تەبایی هەبێت لە ناوخودی عێراقا و عێراقیەکان هەوڵی ئەوە بدەن کە مافی یەکتر نەخۆن و پێکهاتەکان مافیان پێشێل نەکرێت و ئەمانەوە دەستە و تاخمێک کە هەن کە وەکو چۆنەڵێت هەندێکیان لە دەرەوەی یاسان هەندێکیان با بڵێن
هێزی هاوتەریبیان دروست کردو هەوڵی ئەوە دەدەن تێکدان دروست بکەن بۆ نمونەوەی کە لە نینەوە ڕوویداوە بەشێکە لەو کاریگەریانەی کە بە کۆکچۆڵە ناهاوسەنگی دروست دەکات ئەوەی لە کەرکووکە بە هەمان شێوەوە ئەمڕۆ لە بەغداش خودی لایەنە شیعەکان لە هەمویان لەگەڵ یەکترا تەبانین ئێوە خۆتان دەزانن کە ڕەوتی سەدر پەراوێز خراوەوە ڕۆژێک لە ڕۆژان دەوێت بێتەوە سەر گۆڕەپانی سیاسی ململانێ ئەگەری هەیە ڕوو بدات ئەمڕۆ ئەوانەی کە لە بەرەی وەکو چۆنەڵێت ئیتاری تەنسیقین سیرەکەی دابڕان هەیە لە نێوانیانە و گرفت لە نێوانیانە دروست بووە هەموو ئەمانە جەنابی سەرۆک دەتوانێت بە سیاسەتە حەکیمانەکەی لەگەڵیانە تاوتۆی بکە و نەخشە ڕێگایەکان پێنیشان بدا کە عێراق بەرەو کەناری ئارام بەرێت. باشە دکتۆر سامانەمە ئەتوانێت حکوومەتەکەی سوودانی پابند کات بە جێبەجێکردنی خاڵەکانی کارنامەکەی و بەڵێنەکانی بەرامبەر بە سن و بەرامبەر بە کوردیش کە لە ماوەی ڕابردوودا بەڵێنی دابوو هەندێکی جێبەجێکراون هەندێکی ڕێگری کراوە لە جێبەجێکردنی خۆی جەنابی سەرۆک و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی بە شێوەیەکی گشتی پاڵپشتی حکوومەتەکەی بەڕێ سوودانی دەکات و دەیەوێت سەرکەوتن بەدەست بهێنێ بۆ لەبەرەوەی ئەگەر بێت و حکوومەت بەو ڕێکەوتنامەی کە لە ناوان هەرێمی کوردستان و حکوومەتەکەی سوودانی هەیە خاڵەکانی جێبەجێ بکرێت کۆمەڵێک لە کێشەکان چارەسەر دەکرێت ئێمە ئەمڕۆ دەزانین کە ئەوەی کە بەڕێ سوودانی مەبەستیە ناتوانێت جێبەجێ بکات لە بەرەوەی دەست و پێی بەستراوە لە ناو خودی ئەو چوارچێوەی هەماگیەی کە پێشنیاری ئەویان کردووە کە سەرۆک ببێت بە سەرۆک وەزیران ڕێگری لێ دەکرێت لە کۆمەڵێک بابەتە کە ئەو مەبەستێتی ئەنجام بدرێت بەڵام ڕێگە بربەستی بۆ دروست دەکرێت و ئەمانە ئەم پاڵپشتیکردنەی کە ئێمە لە یاخۆت مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی سوودانی دەکات بۆ ئەو مەبەستەیە کە عێراق بەڕاستی بچێتەوە سەر ڕاستەڕێ ناکرێت ئەمڕۆ تۆ وەکو چۆنڵ لەسەر کۆمەڵێک خاڵ ڕێککەوتووی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ سەرکردایەتی سیاسی بەڵام تۆ جێبەجێی نەکەی جێبەجێ نەکردنی دەبێتە مای ئەوەی کە ئالنگاری دروستە بێ بووە لە هەمان کاتیشە شتەکان بە شێوەیەک تەشەنە ئەسەنن کە لێککەوتەی خراپی دەبێت بۆ خودی عێراقیەکانش عێراق ئەمڕۆ خۆی لەوەیە دەبینێتەوە کە لەوانەیە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت لە هەرێمی کوردستانش مەبەستە هەڵبژاردنێکی بێگەرد ئەنجام بدرێت و هەموو ئەمانە دۆسیەن قەزیان کە دەبێت تاوتوێ بکرێن بۆ ئەوەی کە بتوانرێت بەلایەنی کەم عێراق وەکو باسم کرد بگەڕێتەوە ناو سەقامگیری ئەگینا بە دڵنیاییەوە هەڕەشەی نێودەوڵەتیش لەسەر عێراقا بوونی هەیە. باشە کەواتە ڕاستەڕێکردنی ئەو ئاراستە هەڵانەی کە لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی هەندێک بارودۆخی سیاسیەوە هەبووە ئێستا دەرفەتێکی گونجاوە بۆی ئەو هەنگاوانە دەتوان جێی خۆی بگرن. من پێم وایە سەردانەکەی جەنابی سەرۆک بۆ ئەو مەبەستەیە کە دەزانێت چەندێک هەڕەشەکان لەسەر عێراقا زۆرن و لە هەمان کاتیشە عێراق ئەگەر ناسەقامگیری بێ بە دڵنیاییەوە ناسەقامگیری بۆ هەرێمی کوردستانش لەگەڵ خۆی دەهێنێ بۆیە ئەمە پێشنیارێکی یەکلاکەرەوە دەبێت کە لەلایەن جەنابی سەرۆک بارزانیەوە بۆ ئەوەی کە ئەو لایەنانە بگەنە ئەو قەنەعەتەی کە ئیتر بەسە جۆڕایەڵیکردن لەسەر ئاستی هەرێمی لەسەر وەکو چۆنەڵێ کارکردن بۆ ئەجندای دەرەکی بۆ دەبێت کار بکرێت بۆ ئەوەی کە نیشتیمانی تر بیر بکرێتەوە بۆ ئەوەی کە بەرژەوەندەکانی عێراق لە سەروی بەرژەوەندەکانی وڵاتانی دراوسیەوە بێت و لە هەمان کات شەکار بکرێت بۆ ئەوەی کە لەناو خودی عێراقا یەکسانی دادپەروەری بوونی هەبێت و لایەنەکان پێکەوە کار بکەن بۆ بنیادنانی عێراقێکی فیدراڵ و یەکگرتوو. باشە پێتان وایە چاوەڕوانیەکان لە ناوخۆی عێراق لەم سەردانە و پەیوەندیەکان لە دوای ئەم سەردانە قۆناغی دوای ئەم ڕۆچی دەبێت لە عێراقا چاوەڕوانیەکی زۆر هەیە لەوەی کە ئەم سەردانەی جەنابی سەرۆک بۆ بەغدا زۆر ئەرێنی دەبێت و لایەنەکان خۆیان ئەویان نەشاردۆتەوە کە جەنابی سەرۆک دایمە کلیلی چارەسەری کێشەکانی پێ بەلایەنی کەم ئەو دۆسیانی بە فیلتەری جەنابی سەرۆک دەڕۆن ڕێگاچاریان بۆ دەدۆزرێتەوە پێشنیار دەکرێت بەڵام ئەوە ئەکەوێتە سەر ئەو لایەنانە چەندێک جددین لەسەر ئەوەی کە هەوڵی کێشە چارەسەرکردن بدەن و هەوڵی ئەوە نەدەن کە ترچی تر بۆ عێراق گرفت و ئاشوب دروست بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵا لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی. زۆر بەڕێزی زۆر سپاس.